پەیامی خانمی دانیێل میتران. پێم خۆش بوو بۆ بەڕێکردنی دۆستەکانمان تا دوامەنزڵیان لەگەڵ ئێوەدا بام. ئایا بەڕاستی گەلی کورد و نوێنەرەکانیمان دەبی هەمیشە لە کاتی ئاواتاڵ و دەرتێنەرداوە بیر بێتەوە؟ دوینێ هەر لەم جێدا بۆ ڕەحمانی قاسملوو فرمێسکمان هەڵوەراند. ئەمڕۆژ بۆ سادقی شەرەفکەندی دۆستمان و هاوڕێیانی دەگرین. بزانن کە وێڕای بنیاتی فرانس لیبریتە لەگەڵ ئێوەدا دەبم لە تەنیشت کەسانێکدا کە بۆ دۆزینەوە گەیشتن بەون بۆکەیان بە دوای ڕێگای دیالۆگ و وتوێژن. ئێمە کە هەست بە قەڵاچووی ترسێنەری ئێوە دەکەین لە ژمارە نایین، بەڵام ئەوانەی کە پەیامی ئێوە بڵاو دەکەنەوە زۆر لەوەش زیاتر دەبن. ڕاست لە ئیدارەی ڕزمی پەنابەران لە فەرەنسا، خانمی پرۆفسۆر جۆیس بلۆ مامۆستای زمان و ئەدەبیات و مێژووی کورد لە زانستگای پاریس، خانمی ژۆلی دمێنس کۆمەڵناس، ئاغای ژان بیر تۆلینۆ ڕۆژنامەنووسی بەناوبانگ و بەرپرسی راپۆرتە تایبەتیەکانی کاناڵی یەکی فەرەنسا، خانمی ژۆزی بیرتۆلینۆ ڕۆژنامەنووس، فرانسین بوشی وێژەری تلڤیزیۆنی کاناڵی سان، کانونی نووسەرانی ئێران، ئاغای مهدی خان بابا تارانی، ئاغای ناسری پاکدامەن، ئاغای عەبدولکەریمی لاهیجی، خانمی هاتفەی گورجین، ئاغای باقری مؤمنی، ئاغای بابەکی ئەمیر. هەرچەند کە ڕژیمی ئۆتریش بە ئازادکردنی گومان لێکراوانی ترۆری دکتۆر قاسملوو ڕێگای لە ئاشکرابوون و لە قاودانی ئەم جنایەتە بەست، محکەمەی جنایەتی بێرلین تا ئێستا دەستی دەوڵەتی ئاڵمانی لە دەستێوەردان لە ڕەوتی محاکمەی گومان لێکراوانی قەتڵی جێگری ئەو دکتۆر شەرەفکەندی کورد کردوێتەوە. محاکمەی 5 کەس لە گومان لێکراوانی گیراوی جنایەتی میکونوس کە لە 28 ئۆکتۆبری 1993 دەستی پێکردووە لە دەوری محوەری ئاستەمی بەشداری ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی لەو جنایەتەدا دەگەڕێت. هەرچەند کە ئەو محاکمانە دوور لە چاوی ڕاگەاندراوە گشتەکان بەرەو پێش دەچن، بەڵام هەواڵەکانی ئەو لە پشت دەرگاکانی داخراوی دادگادا نامێنێتەوە. و چه در میان دستاندرکاران قضایی و جنایی این واقعه هیچ شبهه‌ای در مورد شرکت مستقیم رژیم جمهوری اسلامی، برنامه ریزی و هدایت تروریست ها برای انجام این واقعه وجود ندارد. Das Gericht hat festgestellt, dass ein Komitee für Sonderangelegenheiten verantwortlich ist für diesen Liquidierungsbeschluss, dass der religiöse Führer, der Staatspräsident, der Außenminister Sitz und Stimme in diesem Gremium haben. لە بەندیخانەی جینایی موابەتی بێرلین 4 تروریستی لوبنانی یۆسف ئەمین و عەباس ئیسرائیل بە تاوانی بەشداری ڕاستەوخۆ لە جینایەتی میکۆنۆس، محەممەد ئاتریس و هەتاوڵا عەواد بە تاوانی هاوکاری لەگەڵ ئەوان لە تەنیش کازمی دارابی ڕێبەری ئێرانیوان زیندانین. کەسێک کە ئەگەر لە داوی پۆلیسی ئالمان نەکەوتبایە هیچ شوێنەوارێک لە ڕژیمی کۆماری ئیسلامی لەو جنایەتەدا بەدینە دەکرا. ندیدم، منتها اولا مطمئنم که این نظر دولت آلمان نیست و ثانیا رأی اصلی رو رئیس دادگاه و قاضی میده و در اون مورد هم من مطمئنم که هیچگاه دادگاه چنین ادعایی نخواهد کرد، به خاطر اینکه از عدم دخالت خودمون اطمینان دارم. ئەوەی کە ئەو نەیدیتوە ڕاگەاندراوی دادستانی گشتی فیدرالی ئالمانە کە لە بڕواری هەفتەی مانگی مەی 1993 لە دژی 4 تروریستی لوبنانی و ڕێبەری ئێرانی ئەوان دەری کردووە. لەو بەڵگەیەدا لە کازمی دارابی ڕاستەوخۆ وەک موچەخۆری وەزارەتی ئیتلاحات و ئەمنیەتی ئێران، واواک و ئەندامی سوپای پاسداران ناوبردراوە. پەیوەندی کازمی دارابی لەگەڵ باڵیۆزخانەی ئێران دەبۆن هەڵسوکەوتی ئەو باڵیۆزخانەی بردوتە ژێرپرسیار. ئاخۆ ئەو پەیوەندیە لە چه پلەیەکدا بووە؟ چیزی به جز یک رابطه‌ای که تمام اتباع ایرانی با نمایندگی‌های سیاسی و کنسولی ایران دارن بیشتر از اون ئەوە شتێکی ئاشکرایە کە ئاغای دارابی بەبێ پسانەوە لەلایەن باڵوێزخانەوە یارمەتی دەکرا
تەنانەت کاتێک کە خوێندکاریش بوو، کاتێک کە گرفتێکی بۆ هاتبا پێش لە ساڵی 1970 کاتێک کە ئاغای دارابی خوێندکار بوو، مشکلەی ئەوەی هەبوو کە بگەڕێتە وڵاتی خۆی. بەڵگەکانی پێویست بۆ ئەو سەفەرەی ڕێکوپێک نەبوون. باڵوێستانە ئەو کات بە گورجی داوای لە حکوومەتی ئاڵمان کرد کە یارمەتی ئاغای دارابی بدا. ئەو ناساوێکی دێرینی باڵوێستانەیە. Besonders zu helfen und so weiter. Also ist schon ein alter Bekannter dieser Botschaft. تەشەنەکردنی ئەمەلیاتی جنایەتی مقدس لە ئەوروپا لە ئاکامدا پارلەمانی ئوروپای هێنایە سەر ئەو باوەڕە کە بیر لە سیاسەتێکی یەکدەست بۆ بەرپەرزدانەوەی ئەم دیاردەیە لە وڵاتانی ئەندامدا بکاتەوە. نوێنەرانی پارلەمانی ئوروپا پاش دەرکردنی چەندین بڕیار لەسەر مەحکومکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی لەبەر لە ژێرپێنانی مافی مرۆڤ لە ناوخۆی وڵات لە بڕیارێکدا لە دەسامبری 1993 تۆریزمی دەوڵەتی ئێرانیان مەحکوم کرد. ڕێکخراوی لێبوردنی ناونەتەوەییش کە گشتکات نیگەرانی ژێرپێنانی مافەکانی زیندانیانی سیاسی کەمەهاتێدینی و قەومی و محکەمەکانی دژی یاسا و ئەحدامەکانی بێمحاکمە لە ئێران لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی بووە، ئەمجار بەشێک لە راپۆرتی ساڵانەی خۆی بۆ تۆریزمی دەوڵەتی ئێران تەرخان کردووە و ئەو کردەوانەی بە ئەحدامەکانی ئەو پڕی یاسا ناوبردووە. لەو راپۆرتەدا ئاماژە بە چەند نمونە لەم جۆرە ترۆرانە کراوە. Ja, we zijn in november 93 met een rapport uitgekomen, waarin we zowel ingegaan zijn op de mensenrechten situatie binnen Iran. ئێمە بەڵگەی زۆرمان بەدەستەوەیە کە لانی کەم لە چەند ڕووداوی ئێدامی ئەو پەریاسادا حکوومەتی ئێران بڕیاردەر بووە. Dat in ieder geval in een aantal gevallen de Iraanse overheid daar opdracht toe heeft gegeven. اعدام بدون دادگاه در داخل ایران هم انجام نمیدیم، با قانون اساسی ما مغایره. منتها ما بعد از قضیه برلین هم موضوع علت مرگ 4 کرد ایرانی رو رها نمی‌کنیم، دنبال می‌کنیم ببینیم چه دستایی در کار بوده که اینا کشته شدن. ما رسما اعلام کردیم به سران جامعه اروپا که با ترور و تروریسم در هر شکلی، به هر دلیلی، در هر کشوری توسط هر کسی با هر شیوه‌ای مخالفیم. Nog wat anders voor u. En ik zal u vertellen, meneer de ambassadeur. Of meneer de secretaris. ئاغای باڵێز، ڕێگام بدا کە بە خزمەتتان ئەرز بکەم کە ئەو بەڵگانە دروستن و جێگای متمانەن، چونکە لە لای ڕێکخراوێکی سیاسی خاوەن لایەن ڕانەهاتووە. Een internationale organisatie, Amnesty International. ڕێکخراوی لێبوردنی ناونەتەوەیی یاخود ڕێکخراوی مافی مرۆڤ لە ئاسیا ڕێکخراوی جێگای متمانەن کەوابوو کوشتنی ڕێبەرانی کوردان ئاکامی دووبەرەکی ناوخۆیی ئەوان نەبووە و ئەمە درۆیەکی گەورەیە. Gewoon heel simpel. Dat er dingen gebeuren die nauwelijks zijn te verdoezelen als toevalstreffer. Als wordt gezegd dat er de Koerden, de Iranese Koerden onderling zoveel vetes hebben dat ze elkaar iedere dag overhoop steken. Dat is niet alleen geloofwaardig, dat is geloof. Hauptsächlich mit dem Staatsterrorismus zu tun, das heißt... گرژەکان زۆرتر لە پەیوەندی لەگەڵ تێرۆریزمی دەوڵەتیدان. ئێران لە پەیوەندیە ناونەتەوەیەکانی خۆیدا لە دوو مەیداندا یاری دەکات. مەیدانی یەکەمیان تا ڕادەیەک ئاساییە. پەیوەندی دیپلۆماتیک و ئابووری کەم تا کورتێک لە چوارچێوەی یاسایی ناونەتەوەییدا دەگونجێن. مەیدانەکەی تر شوێنێکە کە ئێران وەک حکوومەتێکی ئاینی شێوەجیهانی خۆی دەنوێنێ. لەوێ ئیتر ئەوەدان بە یاسای ناونەتەوەییدا ناهێنێ. Staat versteht und keinerlei völkerrechtliche Bedingungen akzeptiert. Das kompakt. سیستمی حکوومەتی ئێران کە لەگەڵ دام و دەستگای ئیداری پرۆسی یاخود ئوروپایی جیاوازی هەیە دەتوانێت وەک ئەنجامدەر خۆی بنوێنێ. من ناتوانم ئەوە بە تەواوی بسەلمێنم، بەڵام بە دڵنیاییەکی بەهێزەوە دەتوانم بڵێم
کە ئەو سیستەمە ڕێکخەری تێروریزمە. Het Europees Parlement wijst met klem op de verklaring van de top in Edinburgh. مەرجی هاوکاری لەگەڵ حکوومەتی ئێران لە بڕیاری پارلەمانی ئوروپا باشتربوونی بواری مافی مرۆڤ لە وڵاتە دیاریکراوە. Als wij, het Europees Parlement, کەوابوو ئەگەر ئێمە بمان هەوێ بە پێی ناوەڕۆکی ئەو بڕیارە هەڵسوکەوت بکەین دەبێت پەیوەندیەکانمان لەگەڵ ئەو وڵاتانە کە مافی مرۆڤ پێشێل دەکەن بپسێنین و بە دەوڵەتی ئێران حاڵی بکەین کە ئەو ناتوانێت هێمنی وڵاتانی ئوروپا بۆ گەیشتن بە ئامانجە پاڵانخوازەکانی خۆی لە مەترسی بهاوێت. op ons grondgebied, waar mensen zich veilig achten. Dat is de enige consequentie. حکوومەتێکی ئاوا شەرتەکانی پێویستی بۆ پێکهێنانی دۆستایەتی و هاوکاری دوولایەنە تێدا نییە. Bilaterale basis. Dat je daar iets aan doet. Dat je laat merken, want zo gaat het in de internationale verhoudingen, dat je zegt, dit land, dat is niet waard om daar een relatie mee te hebben. لە ڕۆژی 10 ئاپریلی 1992 زاینی واتە 21 خاکەلێوەی 1376 کۆچی هەتاوی حکمی دادگای میکۆنۆس بەم جۆرە دیاری کرا. کازم دارابی بەرپرس و ڕێکخەری دەستەی ترۆر و عەباس ڕائیل لەبەرەوە کە تیری خلاسی بە قوربانیەکانەوە نابوو بە حەبسی ئەبەد مەحکوم کران. یۆسف ئەمین بە 11 ساڵ و محەممەد ئاتریز بە 5 ساڵ و 3 مانگ زیندان مەحکوم کران و عەتاوڵا ئەوات کە هیچی لەسەر سبوت نەکرا ئازاد کرا. قازی پروچۆڤکۆڤ لە کاتی خوێندنەوەی حکومەکەدا وتی ئەو 4 کەسە تەنیا بەڕێوەبەری بریاری کومیتەی عەمەلیاتەکانی تایبەتی بوون. ئەم کومیتەیە پێک هاتووە لە وەزیری کاروباری دەرەوە ویلایەتی، وەزیری واواک فەلاحیان، سەرۆک کۆمار ڕەفسەنجانی، وەڕێبەری ئاینی ئێران خامنەئی. ساڵی تازە ساڵی 1370 بە گەرمی پیرۆزبایی عەرز دەکەم. جێژنی نەورۆزی ئەو ساڵمان پێویستی بە کوتن نییە، بەڕاستی جێژنە، جێژنێکی کە بە هیچ کەلیمەیەک و بە هیچ بەیانێک قابلی وەسفکردن نییە. ئەو نەورۆزە ڕۆژێکی مێژووی بێوێنەیە، دەرمێژووی بڵێ نزیک 200 ساڵەی ڕزگاری خوازیگەری کوردە. ڕەنگ بە ئێستا کە دنیاوی داهین زۆر هەمومان ئێمە نەتوانین هەستی پێ بکەین بە گرنگی و ئەهەمیەت و تاریخی بوونی ئەو ڕۆژێ. بەڵام دەردەکەوە وردەوردە کە ئەهەمیەتی ئەو ڕۆژەی تا چه ئەندازە زۆر و گرنگ. ڕۆژی دوورە بەندان لە تاریخی ملەتی کوردە بەخۆشیەوە جێگای تایبەتی خۆی کردوتەوە. هەر میلەتێک بە هێندێک بیرەوەری، بە هێندێک ڕۆژی تایبەتی مێژووی خۆیدا صاحبی هویت و شخصیەتە، هەر وەکو یەک ئینسان ناو شۆرەت هێندێک مشەخەساتی هەیە تایبەتی هەیە کە بەوەی هویەتی دەناسرێت، میلەتانیش گەلانیش ڕۆژهایی تاریخی ڕۆژهایی مێژووی بەشێک لە هویەتیانە. ئێستا میلەتی کورد ڕۆژی دوو ڕێبەردام ڕۆژی دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد بۆتە ڕۆژێکی گەورەی مێژووی و بەشێک لە هویەت و شخصیەتی تایبەتیان و ئەوە لە چوارچێوەی کوردستانی ئێراندا نییە بۆ خۆتان دەزانن کە بۆتە ڕۆژێکی تاریخی مێژووی هەموو میلەتی کورد بەخۆشی. ڕەنگە ئەگەر هەمومان دەزانین ئەگەر باسی تاریخی مێژووی کۆماری کوردستان بکەین عمری کەمی و دوایش نەما بڵێ دا پیرۆزبایی بۆ چی بۆ شتێکی کە دەمانگیاز دەمانگ
بەڵام گازمکردن پیرۆزبایی بووەوەی کە ئەو ڕۆژە ئاسارەکەی ئێستا دەبینی. ئەگەر ڕۆژێکی مێژووی جێژنێک دیارە بۆ میلەتێکی هێندە گەورەیە، هێندە جێگای خۆی کردێتەوە بۆتە ڕۆژی مێژووی کە دەڵێن پیرۆزبایی لە هەموو میلەت دەکرێت. دیارە ئێمە وەکو ئەندامانی حیزبی دموکراتی کوردستان دەو ڕۆژە مێژوویەدا دەو تاریخە گەورەیدا دیارە جێگای تایبەتی خۆمان هەیە و دوو جار و سێ جار دیارە حەکمان هەیە کە شادی بکەین و پیرۆزبایی لە یەکتر بڵێین و بە خۆمان بڵێین. چونکە جمهوری کوردستان کاری حزبی دموکراتی کوردستانی ئێران بوو و هەر کەسێک کە ئەندامی حزبی دموکراتی کوردستانە و تێکۆشێری حزبی دموکراتی کوردستانە دیارە حەقی خۆیەتی کە شانازی بکە و سەربەرز بێ بەوەی کە دەو ڕۆژە تاریخیدا بەشدار بووە دامەزرێنەری ئەو ڕۆژە تاریخی. و دیسان جێگای شانازی لەوەی زیاترە کەمە ئەو ڕۆکانە وەختێکی باسی دوورە بەندان دەکرێت، باسی کۆماری کوردستان دەکرێت، درێژەدەری ئەو ڕێگایەی چێن دەبینین ئەمە بۆ خۆمان دەوێت. حەقمان هەیە بەبێ غرور، بەبێ ئەوەی کە بڵێن زۆر بە خۆمان هەڵدەڵێن، بەڵام حەقمان هەیە ئەحساسی شانازی بکەیت، سەربەرزی بکەیت کە درێژەدەری ئەو ڕێگایە و تێدەکۆشین ژیانی خۆمان وەخفی وەی کردووە کە ئامانجەکان و ئاواتەکانی دوو ڕێبەندان وەدیبێن. هەمووی ئەوانە دیارە جێگای پیرۆزباییە. من دیارە ئێستا بە نوێنەرایەتی لە تەرەف هەمومانەوە ئارزوو دەکەم، بەڵام دەواقعیت بەهنێ و بە هەمومان بە خۆمان پیرۆزبایی بڵێن ئەو سەربەرزی و ئەو شانازیە گەورەیە. و جارێکی دیکە پەیمان تازە بکەینەوە، پەیمان ببەندین لەگەڵ خۆمان، لەگەڵ ڕۆحی ڕەوانی پاکی شەهیدانمان، لەگەڵ تەواوی ئەوانەی لە ڕابردوودا لە ڕێگای ئازادی و سەربەستی ئەو میلەتە زوڵم لێکرا و حەقخوراوەیدا خەباتیان کردەوە، گیانیان فیدا کردو، پەیمان ببەستین و لەگەڵ هەموو گەلی کورد کە هەتاکو و سەر هەر بەو جۆرەی کە تا ئێستا گەیاندوومانە وەکو ئەندامێکی بەڕاستی واقعی حزبی دموکراتی کوردستان ئێران تێبکۆشی ئەو خەباتەی بەش بە حاڵی خۆمان تا ئەو جێی دەتوانین بیبینە پێش کە ئەرک و ئەساسی هەر کەسێکەوەیە ئیشاڵڵا گەستەریش کەوتی ئیدیەوە شانازی و خۆشی و جێژنەوەوانە چەندین بەرابەر.